هەردوو فراکسیۆنên یەکێتی و گۆڕان لە پەرلەمانی عێراق سەردانا ماڵە تاڵەبانی لە دەباشان کردنەش بۆی زانیاریان زێدەتر دەبچنە جەم نوچەکانێمە هاوکار یاسین لە سلێمانیێ دگەلمەدەیە هاوکار زانیاریان زێدەتر لە سەروێ سەردانێ ئارمانجا وێ سەردانێ چییە ئەو هەردوو فراکسیۆن چۆنەوێ دەرێ؟ بەڵێ شوان لە کاتژمێر 1:30 نیۆڕۆوە هەردوو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق لە ماڵی تاڵەبانین دیارە پاژۆی ڕۆژی یەکی مانگ تاڵەبانی گەڕایەوە ئەم دوو فراکسیۆنە ئێستا چوون چاویان بە تاڵەبانی دەکەوە لە تەندروستی دەپرسن و بۆ بەخێر هاتنەوە بەڵام دوای ئەوە مەراسیمێکیان هەیە کە هەردوو فراکسیۆن هاوپەیمانەتی نێوانیان لە پەرلەمانی عێراق ڕادەگەێنن دیارە پێشتر لە دوای کۆبوونەوەکانی سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی و دوای ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕان بڕیار بوو فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگاکان یەک بخرێن و لە باشە هاوکار هەوڵ بدەین وان مەراسیمێن و بڕێوە دەچن ڤێگەرەنجەمتە هاوکار یاسین لە سلێمانیە سپاس بووت.